مەسعود پزیشکیان سەردانی هەرێمی کوردستان دەکات. بڕیارە لەمڕۆوە مامەڵەی مامۆستایانی وانەبێژ دەست پێ بکاتەوە. دەستەی مافی مرۆڤ هەڕەشەی دادگایکردن لە تیکتۆکچیەکان دەکات. سلااوتان لەبێ سمەیەم لە تیوارەوەستی هەواڵتان پێشکەشەکەم. مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری نوێی ئێران دێتە عێراق و بانگشتی هەرێمیش کراوە. بە پێی زانیاریەکان مەسعود پزیشکیان کۆتایی مانگی داهاتوو سەردانی عێراق دەکات و سەرچاوەیەکیش ڕایگەیاند بانگشتی هەرێمی کوردستانیش کراوە. گەر سەردان بکات سەردانەکە دەبێتە یەکەم سەردانی سەرۆکی نوێی ئێران و لە سەرداوەتنامەیەکی سەرۆک وەزیرانی عێراقە. سەرچاوێک لە حکوومەتی هەرێم ڕایگەیان بانگەشتنامەی سەرۆکی نوێی ئێران کراوە بۆ سەردانی هەرێم و چاوەڕێ دەکرێت لە سەردانەکەی بۆ عێراق سەردانی هەولێریش بکات. دوایەوەی دوێنێ سەرۆکی حکوومەتی هەرێم بڕیاریدا مامۆستایانی وانەبێژ بکرێنە گرێبەست سەرچاوەیەک ڕایگەیان لە ئەمڕۆ دەتوانن دەست بکەن بە مامەڵەکانیان. بە پێی زانیاریەکان بڕیارەکە 38,000 مامۆستای وانەبێژ دەگرێتەوە و موچەکانیان بە بڕی 500 بۆ 600,000 دینارەوە لە داهاتی ناوخۆ دەدرێت. دەستەی سربەخۆی مافی مرۆڤ داوا لە داواکاری گشتی دەکات کە سنوورێک بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان دابنێن، چونکە بڵاوکراوەکانیان دوورە لە نەریت و ئاداب و بەها کۆمەڵایەتیەکان و کاری نەشیاوی تێدا بڵاو دەکەنەوە. دەستەی سربەخۆی مافی مرۆڤی هەرێمی کوردستان ڕایگەیان داوایان لە دەستەی مافی گشتی لە سەرۆکایەتی داواکاری گشتی کردووە سنوورێک بۆ ئەو کەسانە دابنرێت کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وتە و لێدوان و کاری نەشیا و بڵاو دەکەنەوە، کە ئەو کارانەش دوورن لە ئاداب و یاسا و ئاین و بەها کۆمەڵایەتیەکان. دەستەی مافی مرۆڤ دەشڵێت ئەوەش کاریگەری گەورەی دەبێت لەسەر ئاکار و بەلا ڕێدابردنی منداڵان و گەنجەکانمان بە تایبەتی و ئاسایشی کۆمەڵایەتی بە گشتی. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد.